میوانەکانیش کەمکن بەڕاستی هەر جەژ لە پێویستێکی کۆمەڵایەتی و پێویستێکی کۆمەڵایەتی و دابنەریتە خەڵک سەردانیەک دەکا و تیزاماتی هەیە گەرماش ڕەنگە هاتن تۆزێ بەڕاستی زەحمەتتر بێ خۆشحاڵین بە هاتنتان گەورەتان کردین کارێزماڵی خۆتانە ڕاستەکەی من پێشتر مامۆستام نەناسی مامۆستا ساوی لە پێشتر نەناسی مامۆستا ساوی بوو بەڵام دوجار دەرهەم حکومەکە بەڕاستی بەرهەم حکوم لەسەر کەسایەتی مرۆڤ بکە تەبێ مامۆستا ژیان جەناب جاجی دانیشتم دوای بانجی جەناب دەکەم تشریف بێنی مۆسیقاکە تەرتیب بۆ مامۆستا تبعی بەرهەمی ئەدەبی گزارش لە کەسایەتی مرۆڤەکە دەکا گەر ژێنامەی مامۆستا ستاز بخوێنینەوە مرۆڤێکە پەیوەست بۆ بە هەستێکی مرۆڤایەتی هەستێکی ئینسانی بەرز کە داکۆچیکردن بۆ لە نەتەوێکی ژێردەست نەتەوێکی چەپساوە نەتەوێکی مافقەرا و خاک زەوتکرا و داژێرکرا ئەم هەستا زۆربەی گەنجەکانی ساڵانی 50 و 60 و ئەو نەوانەی بەڕاستی پاڵ ناوە بەرەو خەباتی سیاسی تێکۆشانی سیاسی تێکۆشانی چەکداری بێگومان تێکۆشانی سیاسیش لە وڵاتێکی دیکتاتۆریە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی پاشکەوتوودا کە بیرێکی نەتەوە پەرستی ڕەگەزپەرست حکومڕانی تێدا بکە مەترسیەکی زۆرە بەڕاستی وەکو کورد وتەنی ملەتی خسوانە بەڕاستی مامۆستا جەنابیان مامۆستا ستارتەبی خەباتی سیاسی ناچاری لە دۆخێکی ژیانی زەحمەتە بێ بەشێکی زۆری هەواڵەکانی دەبی بەدڵنیاییەوە بوونەتە پێشمەرگە بەشێکی زیندانی سیاسی بوو بەشێکیان دەسێدارە دراون و کە سوکاری ئەنفالیشی هەیە بە حکمەوەی کە خەڵکی گوندی پارەپارەیە ناوجێگەی گەرمیان نەتەبین ئەوە ڕاستی خەتی ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ داگیرکەرە یعنی خۆزگە مەسەلەن ئێمە ئەو سیفەتە ناشرینەمان بە نەتەوە دراوسێکەمان نادا وەکو دوو نەتەوەی دراوسێ یەک بە برایەتی و بە تەبایەتی لەسەر بنەمای دراوسێتی لەگەڵ یەکاتەژیان نەک ئەوان بێن خاچی ئێمە داگیرکردن بمان چەوسێنەوە بەڕاستی بە هەموو شێوەیەک ستە مۆزۆڵمان دەرحەق بکەن مافەکانمان پێشێر بکەن باوەکو گوناحی ئەوانیش نەبێ کۆلۆنیالیست و سیلێزەکانی جیهان پاشەڕی جیهانی یەکەم هاتن نەخشەی جیهانیان بە کەیفی خۆیان کێشا بەڕاستی لەوێ وڵاتی چاپوت کردەوە لەوێ وڵاتی چاپوت کردەوە تەنانەت تا ئێستا بەعزە وڵاتێک هەیە لە کەنداوە ئەگەر دەریا شەپۆلەکانی زیاد تۆڕە بکا بە بنیانەوە دەکا کە چیکە مافی دەوڵەت و مافی سەروەریان بێداون بەڵام نەتەوەیەکی گەورەی وەکو کورد دەیان ملیۆن کەس خاکێکی و جوگرافیایەکی زۆر گەورە سیرێکی لە بچووکترین مافی ئینسانی بەدەستکراوە پارچە تا پارچە جیاوازە دەبێت کوردی باشوور ئەگە ئەمە بۆ خاوەنی فدراڵیە و خاوەنی پەرلەمان و حکوومەتە هێشتا لە چەوسانەوە ڕزگاری نەبووە بەڵام بەراورد بە پارچەکانی تر دۆخی زۆر باشتر چونکە تا ئێستا مەسەن لە گەورەترین پارچەی کوردستان قسەکردن بە کوردی باجی لەسەرە گۆرانی گوتن بە کوردی باجی لەسەرە کولتور باجی لەسەرە دۆخی ڕۆژهەڵاتیش پێم وانییە باش بێ دۆخی ڕۆژاواش ڕۆژەی دیمەشق قسووری نەکرد لە چەوسانەوەی کورد و لە قەدەخەکردنی کورتوری بە دژایەتیکردنی نەتەوەی کورد بۆیە باسی ئەو شتانی دەکەین چونکە بەڕاستی ڕێڕەوی ژیانی ڕەنگە بەرهەمانە گزارش بن لە شتانە هەم بەرهەمەشاریە هەر خودی کەسەکەش مامۆستا بەڕاستی گزارش لە ژیاننامەیەکی سیاسی مرۆڤێ دەکات کە جیرۆدەی کێشەیەکی سیاسیە تەبێ ئەو بۆ کوتاکێک لەناو کۆمەلگارێک تەواوی کۆمەلگاکە جیرۆدەی کێشەی سیاسی بۆ تا ئێستا ئێمە بەڕاستی کێشەیەکی سیاسی گەورەمان هەیە کێشەکەمان ئینسانی و سیاسیە نەتەوێ ژێردەستەیە هاو کێشەکە ناهاوسەنگە بەڕاستی یعنی من هەموو جارێ ئەڵێم باشە بۆچی من سەر بە پایتەختێ نەبووم کە بە زمانەکەی خۆم قسەکە ئەگەر من لە ڕۆژهەڵات بووم کە چ بۆ پایتەخت دەبێت ناچارم زمانەکەم بگۆڕم
لە باکوور هەروایە لە ڕۆژاوا هەروایە لە باشووری شەوایە ئێمە شوق مرۆڤ حەقمانە پایتەختێکمان هەبێ بە زمانی ئێمە بدوێ ئاڵامان ڕێزی لێ بگیرێ ئەندام بێت لە نەتەوەی گرتوەکان ناڵێن نەتەوەی گرتوەکان ێ باشە هیچ نەتەوەن خۆ بە هەموو پێوەرێک ئێمە نەتەوەی بۆچی ئێمە وجودمان نییە جان کێشەیە بەڕاستی هەروای کردووە دوجار لە 97 تا مەسەن کەسایەتی شاعیر مامۆستا کۆچ بکرا بەڕاستی چونکە دەرفەتی ژیان ئەوەندە تەنگەبێ ئەوەندە ساڵەتەوەی تر دەرەتانی بۆ ژیان نامێنێ مرۆڤ سەرکێشی دەکا و سەر خەڵدەکرێت من دیوانەکەم نەخوێندوەوە چونکە جەنابی مامۆستا تازە هێنا لەگەڵ تەشریفێنانیە دیوانەکەی نا بەڵام بە دڵنیاییەوە دەرکردنی دیوانی چێوەندە 1992 شەهرتەوەی نووسراوی شەبەنجی یەکەم دیارە شعری تریشی بەدواوە هەیە 10 ساڵە وەکو مامۆستا خۆشی فەرمی 10 ساڵە شعر نووسێ نووسینی دەقی ئەدەبی بەڕاستی بەرجەستەکردنی هەستی وجدانی مرۆڤەکەیە من لەوە زیاتر بەڕاستی حەوە خۆم نادەم قسە دەربارەی شعرەکان بکەم بەڵام بەر لەوەی کۆتایی بەقسەکان بێنم حەزەکەم ئاماژە بە شتێک بکەم ئەمڕۆ سۆشیال میدیا بەڕاستی زۆر شتی پشت پەردە دەینێتە سەر پەردە و شانێدا ئەگەر تی خەڵت و خاشێکی زۆر لە سۆشیال میدیادا هەیە بەڵام هەندێک حەقیقەت میدیا و سۆشیال میدیا کەسایەتێکی عەرەب هەیە ڕێزمان هەیە بوونەتەوەی عەرەب ناوی چێ ئەلعاسیە کابرای حەویجە وەسفی العاسی ئەم کابرایە باسی پەڵکانە دەکات لە کەناڵێکی تەلەڤیزیۆنە لێیە پرسێ تبریر دێنێ بۆ تعریفکردنی گوندەکە ئەڵێ بابە ئەمانە بەپێی قەراری تەوتینی بەدوو هاتوون ئەمانە سجلی 50 لە کەرکووکە حەقی خۆیانە یعنی سیرکە چ تبریرێ دێنێ بۆەوەی هەموو کەسێک ئەزانێت پەڵکانە گوندێکی کوردە یعنی تبریر دێنێ بۆ داگیرکردنی زەویزاری کورد یعنی ئەم هەستە ڕاستی زەحمەتە تۆ هەڵ بکەی لەگەڵ کەسێکە بەڕەوای بزانێ بێ خاکەکەت داگیرکە تۆ دەربەدەرکە تۆ ئاوەرەکە لە مافی ژیان بێبەریتکە لەو زیاتر مەسەلیەوە نایشێنم داوای لە مامۆستا ستاری بە ڕێز دەکەم کەشی بێنێتە ئێرە هەم سەر دیوانەکەیکە هەم چەند پاسی شاریشمان لە شارەکانی دیوانەکەی بۆ بخوێنێتەوە ئیتر ئەگەر هەر قسێکی هەبێ جەنابیان ئازاد و ئێمە بە خۆشحاڵی و هەرهەموومان گوێ لە جەنابیان دەگرین فەرموویان مستەستار سەرەتا بەخێراتنی هەمووتانەکەم دەستخۆشیتان یەکەم کە توانیتان لە کاتی خۆتان بکەن و بتوانن لەم کۆرەدا بەشدار بن دیارە بۆ چوارم ڕۆژی جەژنی قوربانی شاد جەژنێکی بەزشتان یەکەم یاخوا پیرۆز بێ لە هەموومان یاخوا بەخێر بێن زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک لە ڕۆشنبیرانی کورد نووسرانی کورد پایەبەرزانی کورد لە ئەدەب و هونەرە توانیم لێرە لەگەڵ ئێوەدا یەک بێتمەوە بۆتی بۆ ئەمە مۆستایە کتێبەکەش پێمەوە دیارە وەرزانم بەمە باشترە ئەوە باشترە وەرزان زۆر سوپاس بۆ مامۆستا محەممەد سەید کەریم دیارە ئەو هاوکاری من بوو بۆ ڕێخستنی ئەم کۆڕە لە ڕێگای ئەوە من توانیم بدەم بە ڕێستان و لەم کۆڕەدا بتوانیم لەگەڵ ئێوەیە دانیشم و ئەم ئێوارە بە هیوایەوەی کە ئێوارێکی خۆش بەسەر بەرین لەگەڵ چەند پارچە شایەکە زۆر سوپاس بۆ تارێک کە ئەو ئەرکەی کێشاوە لەم شوێنەداوە ئێستاش وەکو پێناسەیەکی کرد بۆ بار و دۆخی کورد و نەتەوەی کورد و نیشتیمانی کورد و چەمساوەیی کورد و داگیرکەران ئەوانە بەڕاستی دەستخۆشی یەکەم جارە قسەکانی زۆر جوان بوون دەستخۆشی هەمولایەکەکەم یاخوا بەخێر بێن سەر چاوەکان من دیارە ناوم ستاساری سەعیدە خەڵکی گوندی پارەپارەم لە پارەپارە کەوتۆ دەربناری چیاکانی حەمدین لە باشووری شاری کەرکووک نزیکەی 20 کیلۆمەترێک دوورە لە شاری
خۆماتوو خۆڕاکراوە. ئەگەر بگەڕێمەوە سەرەوەی کە من وەکو هەموو هەرزەکارێکی کورد لە کاتی هەرزەکاریدا حەزیان لە ئەدەب و هونەر وانە بووە، بەتایبەت لە ئەتوانم بڵێم لە جیلی ئێمەدا کە ئەو کاتە لە ساڵەکانی هێشتاکاندا خوێندنەوە و موسیقی و ئەدەب و ڕۆمان و ئەوانە زۆر پێوەی سەرقاڵ بوون، چونکە لەو کاتەدا بەڕاستی هەستی نەتەوایەتی لە ناخی هەمووماندا زۆر بەرز. ئەوەی بینیم بەداخە ئێستا بەو شێوەیە نییە، چی لە ڕووی گرنگیدان بە ئەدەبیاتەوە، چی لە ڕووی بە بوونی هەستی نەتەوایەتیەوە. تر هۆکارەکەی هەرچی بێ، بەڵام ئەوە شایەنە قبوڵکردن نییە. هیوادار ئەو بارودۆخە بەو شێوەیە نەمێنێ و هەستی نەتەوایەتی زیندوو بێتەوە و بتوانین ئێمە ڕێگە خۆشکەین بۆ لاوەکانمان، بۆ گەنجەکان، بۆ هەمویان بتوانین گرنگی بدەن بە خوێندنەوە، بە ئەدەب، بە هونەر، بەوەی کە پێویستە بکرێت بۆ پێشخستنی نەتەوەی کورد، بۆ بەدەستهێنانی ئازادی، بۆ ژیانێکی سەرفراز. هەروەکو وتم من دوایەوە کە خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی و ناوەندی و پەیمانگای تەکنۆلۆژیام تەواو کردووە، بارودۆخێکی سەختە تێپەڕیون بەهۆی هۆکارە سیاسیەکان لە کوردیەوە بۆ عەرەبی، لە عەرەبیەوە بۆ کوردی، جارێکی تر لە کوردیەوە بۆ عەرەبی، نەمانتوانی بەو شێوەیە بێت کە خۆمان نەمانێت. و دوایەوەی کە خوێندنیشم تەواو کرد و لە کاتی گەنجیدا وەکو هەموو گەنجێکی ئەو سەردەما لە ڕێکخراوە نهێنیەکان کارمان کرد و تووشی هاوڕێکانم تووشی گرتن بوون، لیان لە سێدارەدەرا تووشی زیندانی ئەبەدی بوون و تر هۆکاری زۆر بۆ بابەتانە و بارودۆخی ئەم نیشتیمانە وای کرد کە من ئەم وڵاتە بەجێ بێڵم و 25 ساڵە من لە دەرەوە وڵاتم خۆم و خێزانەکەم کە کچێک و سێ کوڕم هەیە و ئەوش خێزانەکەمە بەداخەوە تەنها خۆی لێرەوە بزانم خانمانی تر نیازیان هەبوو بێن، بەڵام نازانم دێنێن ئەزمەتر لێرە خانمانیش بەشداردا کۆڕەدا. من لە ساڵ 1999 گەیشتمە وڵاتی نەرویج بۆ ماوەی 10 ساڵ وەکو فەرمانبەرێک لە خزمەتگوزاری بە پەنابەران کارم کرد. دوایەوە بەهۆی نەخۆشیەوە نەمتوانی بەردەوام بم و کەوتمە ماڵ کە کەوتمە ماڵەوە لە ساڵی 2013 ئەو خولیایی کە تیاما بوو بۆ نووسین دەستم پێ کرد. ساڵێک 2 ساڵ سەرەتایەک بوو بۆەوەی کە بتوانم ئەو ئاواتەی کە لە مێشکمایە بخەمە سەر کاغەز، بتوانم هەستی خۆم دەربڕم. دەستم کرد بە نووسین لە ساڵی 2014 دوایی کە نەمتوانی هەر لە ماڵا بمێنم، هەوڵمدا ئیشێک دۆزمەوە، ئیشی وەرگێڕی لە زمانی نەرویجی بۆ عەرەبی بۆ کوردی، عەرەبی و کوردی و نەرویجی لەو بوارەدا ئیشی تەرجومە دەکەم و تا ئێستاش ئیشی تەرجومە دەکەم. شێعرەکانی حەمدین بەشی یەکەم پەرتووکە کە من چاپم کردووە 342 لاپەڕەیە لە 191 شێعر پێک هاتووە ئەم بەشیان. بەشی دووەم ئەتوانم بڵێم لە ماوەیەکی کورتدا لەوانەیە ئامادە بێ بۆ چاپکردن. هەروەها دوو پرۆژەی نووسینی ترم هەیە و حەزی ڕۆمان نووسینێکیشم هەیە. ڕۆمانەکەشم وەکو بیر و بۆچوونەوانە دەست پێ کردووە، بەڵام خۆی کە چەند درێژا کێشە بەڕاستی نازانم. من پێم خۆشە لەم کۆڕەدا چەند پارچە شارێکتان بۆ بخوێنەوە، هیوادارم جێی سەرنجدا بێت بەدڵنیاییەوە، زۆر بەدڵنیاییەوە.
پرسیار ڕەخنە و پێشنیارەکانتان من گەوراکە زۆر زۆر حەزەکەم کە گوێم لە ڕەخنە و پێشنیارەکانتان ئەگەر هەر پرسیارتان شەبوو من ئامادەم بۆ وەڵامتان بەلەوەی هیچ شارێک بخوێنمەوە حەزەکەم بە ئەم چەند جارە وەکو ئەوی کە من پێم دەست پێ بکەم و دوایەوە شارەکە ئەمە دیارە لەم کتابەیان نییە بەڵام هەروەکو پێناسەیە بۆ تام بڵێن بۆ کەسایەتی خۆم ئەم چەند جارە نووسیوە و دوایەوە شارشانەوە تر و هەر شارێک هەر بابەتێکەوە حەزتان نییە من ئەتوانم ئەو بابەتە بخوێنەوە چونکە خۆی گرتووە لە هەموو بوارەکاندا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سروشتەوە خۆشەویستیەوە لە بواری سیاسیدا هەندێک نووسینم هەیە بەڵام زۆرتر بە بوارەکان من چێ من ئەو کەسەم بە خۆشیەکان ناگەڕێم من ئەو کەسەم بە ناخۆشیەکان ناگەڕێم من ئەو کەسەم بە دوای متمانەدا هەڵێم من ئەو کەسەم شک و گومان ناهێڵم من ئەو کەسەم لە خۆشەویستی هێز وەرگرم من ئەو کەسەم لە پێناودا ڕێگای سەرکەوتنەکەم ئێستاش ئەچمە سەر پارچە شاری کە پارچە شاری کە یەکەم پارچە شارم بۆتان بخەنەوە بە ناوی بێگانە بێگانە گەر لێ پرسن تۆ لەگوێ هەژیەی بە چ گرێکەوە هەسووتی ئەو کاتی تر من پێتان دەڵێم من لەناو زیندانێکە ئەژەم بێتەرە و ناتوانم هەڵبێن وەکو ڕۆبۆت کۆنتڕۆڵەکەی پاسەوانەکان لەم زیندانە بە یاسای سەرکاغەز لەسەر من کۆتیان کردووە دوو دەستور پێ لەم وڵاتە بێسوودەدا لەم وڵاتە بێسوودەدا لەنانە خەڵکیان شاردا هەروە زانم تەنها ئەژێن من بۆ خەڵک و وڵات دەکەم هەر بۆیە ئازادی و سەربەستی تا ئەو کاتەی بگاتە ڕاستی وەک کۆتری جادوگەرانە من تەنانەم بێکار ئەمەیە پەیڕەوی ژیانە هەرگیز مەزانە زۆر ئاسانە ماڵەجایی گەر دوو براژ لە دوای ئەوە گەر میوانێن ناکرێت نابنەوە خاوەن ماڵ هەر میوانێن تا هەزار من ڕێگایەکی دوورم بڕی ڕوحم لەسەری دەستم دانا ڕۆژانێکی زۆر سەختم چەشت تا گەیشتمە ئێرانە ئێرانە دیارە مەبەستم زەری چەند ڕۆژانێکی زۆر سەختم چەشت تا گەیشتمە ئێرانە خەریکە لێرانگانە دەمرم تا ئێستش پێمەڵێن بێکارە لە زۆرێک لە شارەکانمان وەکو پەرەگرافێک سەرەتان بن پێناسەیەکم کردووە بۆ شارەکان لەو پێناسەیەدا ناوەڕۆکی شارەکە لە چی بابەتێکا بێ ئەوە ڕوونەکات لەم پارچە شارەدا بە ناوی سەفەر
ئەو پەرەگرافە دەخوێن یەکتریان زۆر خۆشەویست ببوونە نمونەی باسی جوانی پێکۆژیان دەست بەناو دەست ژیانیان بە شێوەیە بینشانەدا کە بۆ خزم و دۆست و هاوڕێ و ناسیاو هەمیشە سەرقەڵمی ڕووناکی ژیانێکی سەردەمیانە بوون بەڵام ناهەوادەکانی ژیان نەبوونی دادپەروەری ناجێگیری و دیار نەبوونی داهاتوویەکی دڵنیا بوونە هۆی داڕان و سەفەر لە نێوانی ئەم دوو خۆشەویستە شارەکە بە ناوی سەفەر لێم بووبرا خۆشەویستەکەم کە من بەتەنها بەجێ کێشت ڕۆژانی دوور بە تۆ زۆر درێژە هێز و توانایی پێ نەهێشت لە دووری تۆ نەخۆر ئاوا لێنە شەوگاری تەنهایی تەواوە وێنەی جوانی ناسکی پڕ سەرنج لە پێش چاو پێدەچێت بەڵام گیانە دڵنیابە ڕۆژێک دەبێ وەکو جانان باوەش لە یەکەدەین من ئەزانم ئێمە هیچ کاتێک هیچ کارناکمان بێ یەکتر هەڵناکەین دادەنیشین باسی تەنهایی دووری لە یەکەکەین بۆ یەک باس دەکەین من ئەزانم هەردوومان پێکەوە لەعنەت لە داڕان و سەفەر من دێڕۆم باوەشی ئاشقانە لە یەکەدەین مۆمێک لەسەر تاڕۆی ڕۆژانی دووریمان هەڵەکەین مەدالیای عەشق و خۆشەویستی لەم دەکەین هەتا بەبێ یەکتر سەفەر ناکەین هەرواشمان کرد لێرەوە ئەچمە سەر بابەتێکی تر کە هەرێک لە ئێمە ئازاری ئەو بابەتە لە ناخیدا بابەتی بۆ ئەنفال چەند بەهازارە چەند بەهازارە دایک بە حەسرەتەوە بژی تا هەناسێ تیابانێ چەند بەهازارە خوشک و جها دابڕێک نێڵن پێکەوە لێ چەند بەهازارە بە دایکێک بڵێن کوڕەکەت بۆ زیندان چەند بەهازارە پێی بڵێن کوڕەکەت ئەپوژن لە سێدارە درێ چەند بەهازارە بتگرن بەدیر وەکو کۆتر پڕوباڵت کەن وەکو کۆتر پڕوباڵت هەڵبکەرا چەند بەهازارە وەکو بولبول زیندانت کەن چوار دەورت بەتەن تەنران چەند بەهازارە بە دوای گۆڕدا وێڵبی هەموو کەسەکانت لە دەستدا چەند بەهازارە هیچ بە باوەڕتدا نێ و نەکرابێ هاوزمانی خۆت چاوی دوژمن بێ بێ وشتانتر بێ چەند بەهازارە دوژمن بە خەنجەری خاین لە نێو دڵتیدا بێ چەند بەهازارە مرۆڤ خۆی موسڵمان بێ و بە سوورەتی قورئان ئەنفال کرا چەند بەهازارە گەورە و بچووک ژن و پیا و لێک چاڵدا زیندە بە چاڵ کرا لەوەش بەهازارتر چەند بەهازارە هیوا و ئاواتەکانت کە لە پێناویدا زیندە بە چاڵ کرای هەر لە دیریش نەمالێ دوای دەیان ساڵ لە حکمڕانی کوردیشدا کورد بێ نیشتیمان بێ ناوی سنوور و گەرمیان هەر بە دەستی کورد لە چاڵ ندا چەند بەهازارە هەروەکوتم لە
پارچە شایەکدا کە گفتوگویەکمان کرد لەسەرەوەی کە کات سەریاڕوا ئێمە هەمومان ئەم دنیاە بەجێڕین لە دوای 100 ساڵی تر ئەمانەی کە ئێستا 8 میلیارد کات کەسیان نەماون ژیانێکی تر هەیە بۆیە ئەم شارم بە ناوی گۆرستان ئەخوێنەوە هیوای تەمەندرێژی بۆ هەمولایەک مەبەست لە ئەمە تەنها بەبیرهێنانەوەیە کە ئێمە هەمومان ئەم دنیاە بەجێڕین گۆرستان ئێمە وا بەڕیز خەوتووین لەمان ژیان دنیا بووین کە بوو بێدەنگ چاوەڕێن لە کام دەرگاوە لێرە پارە و پوول نییە دەرگاوانیش حەزبی نییە نەگەندەڵیە و نەقەیران کەس ناکات وەرەگی فاق ئێمە وا لە پێش ئێوەی چاوەڕێ ئێوە شەکەین دێنی تر ناگەڕێنەوە لە دنیای کاتی حەسینەوە بێدەنگەنون تا هەدایە ئاخۆ چاکەس کام دەبێت دەرگای دۆزەخیان بەهەشتا بۆ تۆ کامە لەسەر گشتە تا ئەو ڕۆژەی قیامەتە باش و خراپ هەرچی هەتا چەند دەستێک خاک لەنگەردا جێگای ژین هەموو کەسدا ئاخۆ کامە حۆری بەشی تۆیە فریشتەی باشتر تۆیە یا لەقەت نەسەسووتێکی یا بەدوکەوت ڕەش بەریوانی تەمەندرێژی بۆ ئەگەر پارچە شارێکیان بابەتێک حەزەکەن کە من شارێکی لە پەرتوکەکەم دەربێنم لەو بوارەدا پێم خۆشە داوای ئەو شارەکەن تا من بتوانم دەستنیشانی شارێکم تا بۆتان بکەم ئەگەرنا من ئەم پارچە شارانم هەڵبژاردووە کە خۆم بێنم بۆ باوکە گیانی تۆ بە ساڵە چووی منیش گەورە بوو بەڕەوشتی بەرزی باوکایەتیت ئاشنا بوو تۆ بووی بە مایەی خۆشی ژیان سەرکەوتن بە خوێندن کارەکەن ڕێگەت نەدا لا ڕێبگرن ڕێنمایی جوانی فێرکردن لە هاوڵێن خراپ دوورت گرتن بە ڕاستگۆیی گۆشتکردن بە وەفا و سۆز ئاشناتکردن ڕاشکاوانە فێرکردن نیشتیمان و خاک بەرز بم داد پەروەر و مرۆڤ دۆست بم لەگەڵ گەورە میهرەبان بم خۆشەویستی ناوان کاتێک دەستم دەگرت لە ڕێگاوبان بەهێزی تۆ شارەزا بوو تا بژیێ لەبیرمە کاتێک لە باوەش بوون دەستەکانم لەسەر خۆ شل ئەبوون لەبیرمە کاتی لە باوەش بوون دەستەکانم لەسەر خۆ شل ئەبوون تا چاوەکانم لە خەو ئەچوون ئارامترین ساتەکانم باوکە ئێستا من هەرچی بکەم ڕۆژانە هەوڵدەم دڵت خۆشکەم لە باوەش و خزمەتت بکەم چی ئەنجام دەم هەرچی بکەم ناگەڕێ دڵی خۆم پێ قایل بکەم باوکە تا مردن شاداسی پێ پارچەشارێکی تر بە ناوی ئاخۆ وەکوتن پەرەگرافێک بە پەرەگرافێک باسی ناوەکی ئەو شاراتە هیوادار جێی سەرستا پەرۆشی و بیرکردن زۆر جار بە پرسیاری
ئاخۆ دەبنە سەرچاوی پرسیاری جۆراوجۆر زۆربەی زۆری مرۆڤەکان بەتایبەت لە کاتی داوین و هەرسەکاریدا ڕوبەڕووی ئەم حاڵەتانە دەبن کە دەبێتە چیرۆکێکی لە بیر نەچووەی تەمەدا. لە نمونەی ئەم پارچەشانەی خوارەوەدا سەرسانی کوڕەلاوێکی ڕوخسووک و هۆشمەندە بۆ کیژێکی منداڵی شارستانی داوای دڵی دەکات، بەڵام دوای چاوەڕوانێکی زۆریش نەیتوانێت وەڵامێکی ڕوونی دەستکەوێت و بێهیوا مایەوە جارە نووسگۆڕا و ساڵانێکی دوور و درێژ تێپەڕی سەر و هیچ سپیر و ئیتر یەکتریان نەبینێت. ئێستا ئەوداڵی هەواڵ و یادگاریەکان بەم شایە بە شای ئاخۆ دەست پێ کرد. ئاخۆ وەکو من بیر مەکەی یاخود وەکو من خەیاڵەکەی. ئاخۆ یەکەم نیگای منت بیر دێ یاخود تۆش ڕابردووت بیر ناچێت. ئاخۆ ئێستاش هەروە شەرمی عاشقی گوارە و بلوانکەی گردن جلی جوان و پۆشتە لەبەرەکەی یا هەروەکو جارانش نازەکەی. بیر دەکەوتم خۆشتمەوە عاشقی تۆم خۆشەوە لە شەربانە سەد نەکرد تا تەمەنێک چاوەڕێم کرد. ئاخۆ دڵت خۆشە بە ژیان بۆی ناگەڕێی وەکو دەرمان. دڵنیایی نەبوویتە پەشیمان یا خۆزگە ناخۆزی بە جاران. ئاخۆ جارجارە خۆتە دوێنی یاخود لە دڵتدا ناوم دێنی بۆ هیچ کەسێ باس مەکەی. ئاخۆ چۆن ناوم ئاخۆ پرسی تۆ بڵێ ماوە یاخود وێنەی منت لەبەر چاوە. خۆزگەت هەیە بیر مەکەی تۆش ئاوایی خەیاڵەکەی. ئاخۆ ژیان لای تۆ چۆنە وەکو جاران گوڵ بە بۆنە لێو بە بزە و ڕوومەتگەشی یاخود لە خۆشی ێبەشی. کەیف و زەوقت هەر شیرینە یاخود گەشی چاوت بێتینە. ئێستاش وا جوان پێیەکەنی برین لەسەر دڵ هەڵەکەنی هەر نازدار و خانومانی بە شەرم و تێڕوانی. یا تۆش وەکو من خەمباری بێزار دڵتەنگ بێقەراری. ئاخۆ بۆ تۆش ژیان تامی نییە خۆشی و تێکەنی مانای نییە. لەگەڵ خۆتدا باس مەکەی لە خەیاڵتدا وێنە مەکەی. ئاخۆ وەکو من بیر مەکەی یاخود وەکو من خەیاڵەکەی. ئاخۆ یەکەم نیگای منت بیر دێ یاخود تۆش ڕابردووت بیر ناچێت. ئاخۆ من بە بیردا دێتەوە تۆش بە پەروشی بنژیتەوە. خۆ من شێوەتم بیر ناچێتەوە ئەی تۆ ببینی ئەم ناسێتەوە. نەوانی کە سیمراوە کەشی ڕاوە سەر و تاڵ و ڕەشیتیان نەماوە. بڕوانە ناخی دڵم نەگۆڕاوە لە چاوەکانمدا وێنت ماوە. باوەڕ نەکەی ئەمر تێپەڕیوە وا تێنەگەی لە بیرتم کردووە. ڕۆژێ نەبوو خەیاڵ نەکەم بە تۆ شەوێ نەبوو خەو نەبین بە تۆ. هەندێک بابەت هەیە لەوانەیە کەمێک جێی ڕەخ نەبێ یان لەوانەیە وا بێت ئەوە هەستی منە. من بە بۆچوونی خۆم بەوەی کە گوێبیستی زۆرێک لە خەڵکانیش بوو ئەو شاعرانە نووسیەتەوە
پشتیکردنەوە و بڕیاریش لای بەڕێستان چۆن بڕیار دەدەن لەسەر ئەم پارچە شەژار بۆ بێڕەنگ دایکمان وت ڕۆڵە بخوێن تەنها دەرسەکانت بەکارکردین باژاری و نەبوونی بەکرێکاری و زەبوونی باوکم کاری کورسیە کرد تا بژیری پەیدا کرد دەستم خوێند و ناچەق بووم چەند جارێک یەکەم دەرچوو هیوام وا بوو کە گەورە بووم لە دەست خوێندن تەواو بووم ببم بە مامۆستای مناڵان لە قوتابخانە و بۆ ژیان تا بتوانم سوودم هەبێ بۆ نیشتیمان بۆ مناڵان بۆ لاوەکانی کوردستان تا بتوانم دەرسی کوردی بڵێمەوە ڕستە و پیت و شە بخوێن هەموو ڕۆژێ باسی سۆزی دایکم و باوکم بنمونە بۆ مناڵان بکێن پێش توانیم دبلۆم وەرگرم لە ماندووبوونی دایک و باوکم کەڵوەرگرم سێڤەیەکی جوانم ڕێخست ساڵەکانی خوێندنم جار دەرخست بە شانازیەوە نامی دایک و باوکم وەکو ڕیفرانس تێخست لێرەیە دوو شەی لەوانەیە ئەجنەبی بێ سێڤە و ڕیفرانس بە سێڤە مانای خۆناسینە و ڕیفرانس بە مانای مەرجان یانی ئەگەڕێیتەوە بۆ سەرچاوەی دڵنیان ئەوانم دانا لەگەڵ عەریزەکەمان لەگەڵ ئەرزحاڵێکی بێڕەنگ زۆر لەسەرخۆ بێدەگەرە تا گەشتمەلای کاکەی سەرمێز وردگنێکی بێپێنووسی بەشار و هێز ئەرزحاڵ سێڤەم پێشکەشی کرد ئیشارەتی کرد من دەرچوو هێندەی نەبرد گوێم لە دەنگی قچ و لۆچ بوو ئەرزحاڵ و سێڤەی من کاکەی سەرمێز تۆند فڕێیدا بۆ تەنەکەی سوارەکەی هەڵدا وتی گامشە ئەرزحاڵەکەت ڕەنگی نییە تۆ بۆ ئێمە هیچ شێوەیە بە هیچ شێوەیە کەڵکە خوا ئەزانێ خەریکی چیت ڕەنگی ئێمەت پێوە نییە باش بزانە لە بۆ ئێمە تۆ هیچ سوود و جێگا بەداخۆ ئەمە بە حقیقەتیش ڕووی داوە لە کوردستانە بەهۆی جیاوازی ئەو ڕەنگانەی کە لە نێوان دەسەڵاتدارانی کوردەوە بەکارهێنا جاران ئەمشەو دوور لە جاران لە تەنهایی و غەریبیدا بۆ شەوترەی شەوەکانی جاران هاوارم کرد ئەمشەو دانیشتم بە دیار جارێ شەناوە ئارەزووی دیتنی هاوڵەکانی جارانم کرد ئەمشەو دیسانەوە لەگەڵ قەڵەم بووم بە هاوڕێ هەردووکمان دوو بە دوو تێ ڕاز و نیازمان من وتم نایە بەڵێ ئەو وتی بەڵێیانە تا درەنگانێکی شەو هەر باسی جارانمان کرد ئەم شەو تاکو و بەری بەیان بە تەنها دانیشتم سەیری وێنەکانی سەر ئەلبوونی جارانم بەیانی دەست لەملاوی جارانەوە شەو بۆنی میوانکەی مێخەک و عەتر و گوڵاوم کرد ئەم شەو مەیلی خەوباخی شەوی جاران کرد بە یادی جارانەوە خەیاڵی دیدارم کرد ئەم شەو زۆر شێتانە
جاران ئاسایی بیری دەستنووشین و ماچێکی سەربارم کرد ئەم شەو دڵی جارانم ئاشقانە کڕی کرد بۆ هەوانی کات و شوێنی جارانم باری بۆ پێکەنینێکی بەرماکە شەو وەکو جاران لەگەڵ دەنگەکەی تپی باران خەیاڵم کاتێکی خۆش بێەوە ئەگەر هەر پرسیار ڕەخنە و سەری سێکتان هەیە تا بتوانین وەڵام واتێنەگەن شارەکانی هەمووی دێریوایە یان عاشقانەیە یان با ئەم پارچە شارەش بخوێنەوە چونکە ئەمە ئەم پارچە شارە دەرخستنی هەستەکانی هەستی نەتەوایەتی من کوردم من وەکو ئاسمانم کەلی هەتا نامسووتێ من وەک چیان نە بەفر نە باران نامچووێنێ من داربەبووم هیچ هێزێک ریشەم دەرناهێنێ گەرچی هەرچی پەر و بۆم هەیە بشکێ ڕەگم هەر ئەمێنێ ڕەگم هەر ئەمێنێ من کوردم وەکو قەڵا قایمم تۆپی دەبابە نامڕۆشێنێ من کوردم نە تعلیب و ئەنفال نامپرسێنێ من کوردم ناکەم سەربەرزم سێداهەش سەرم دانانوێنێ من کوردم و کوشتن و بڕین و کوشتن و بڕین کورد بوون لە حزبم دەردنانە من کوردم و کەس ناتوانێت خاک و زمان و مێژوم لێ بسێنێ سەدان ساڵی تۆپی تارە و کوشتن نەیتوانی ورم بڕۆژێنێ کورد ژیانی بەردرانە تا وەکو خاک و ئاسمانی ئەمێنێ هەر کوردیش خاوەنی کوردستانە تاوەکو ژیان بێنێ سپاس بەناوی ئێوەی بەڕێزەوە زۆر سپاس مامۆستاستا بۆ شەکانی وڵاتەکەی زۆر سپاس مامۆستا سەید بۆ مۆسیقاکەی پێم وایە لە ئێستا بەدەوە پێشتان بۆ مۆسیقاکە نامینێ زۆر سپاس دووبارە سپاس بۆ مامۆستا سەید کاک سەیدیش لای ڕاست و چەپم سەیدە وەڵایی زۆر بێدەسەڵاتم وەڵا سپاس بۆ مامۆستا سەیدی لەسەر ڕاست مامۆستا سەیدی لەسەر چەپیش وەڵی زانێکی دا پێم ئەڵێ جێژنەی درێژەی بەدرێ تر نازانەوە سەید لێ تۆڕە بێت تۆزە مشکلەیە بس شيخي شيخ تايستا يجي نقول هالسنة زداوة أزاين شنو ما مساجان تبيني كد ما مسانازن ما وكساني كسري جانهنا وكان يندلسين وكرتي بو أوي كبتواني كاكسين يشتغل على طول النبي كاكسين جان جازاین چۆن بڕێزان هەر ڕاستە خۆ پرسیارەکان بکەن من ناوەکانتان نەنووسم ئاوا نەریتەکەوا جوانترە جەنابەت پرسیارەکە ئەکەیت و مامۆستان ڕاستەوخۆ مامۆستاستان ڕاستەوخۆ وەڵامتان نەداتەوە ئیستا ناوەکان نەنووسین چێ پرسیارێ سەرنجێکی هەیە ناوەکەی بڵێ مامۆستا نازم چ بە ڕێزەیەکی تر مامۆستا سەید چ بە ڕێزێکی تر تەواو دوو کەس قوفلێکەی تەواو بە شەعر مامۆستا نازم فەرموو پرسیارەکەت پێشەکی دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم کۆڕاکەم دەستان خۆش بێ زۆر جوان بوو زۆر پێ خۆشحاڵ بووین و بە خێراتنەوەی کاکستار شەکەمخۆی و خێزانەکەی زۆر خۆشحاڵ بووم ئیمڕۆ بینیانم کاکستار لە شعرەکان تا باسی خەیاڵ و خەونی خۆشەویستی زۆر پیاوە
ئەیچی تێ دەربارەی خەیاڵ و خەونی سنووری کوردستان وەک حەمرین کە خۆت خەڵکی حەمرین ئەو شعرانەی کە لەسەر حەمرین چی نووسیوە لەسەر سنوور چی نووسیوە ئەو ئەگەر هەر لێ ئێستا حازر بێ پارچەیەکمان بۆ بکەین أتوانم بكرة الشعرية بكرة الشعرية كي بيدوز موزع من الكيان يعني هما من زور ما لسه سنوري كردستان من قوم خلتي پارە کەکەوتووەتە بناری چیاکانی حەمدینەوە نازناوەکەشم کە حەمدیندانەوە هەر لە خۆشەویستی سنووری کوردستانە بۆیە ئەو نازناوەدانەوە پارچەشاری بنێ بە ناوی وڵات ئەو پرسیارەی تۆ من ئەزانم لەلان هەیە ئەو پرسیارەم وڵات وتیان کاکە تۆ عاشقی تۆ دڵتەر دیارە تۆ خاوەن دڵێکی گەرم و گوڵی شعرەکانت هەر باسی عەشق و جوانیە باسی کیژ و باسی ماچ و دڵداریە بۆ ئەمەندە حەزت لە جوانی و بەهارە بۆنی گوڵ و خەت و خاڵی وەنایە سەرنج بدە سیرکە جوان بنوارە شعرەکان بۆ سەر نیشتیمان بووە وتم بەڵێ کە من تەنها عاشقێک نیم جوان پەرست و دڵدارێکی بەوفا نیم بیرتان نەچێت من دانیشتووی وڵاتێکم پەروەردەی کەژ و چیا و دۆڵ و خاکێکم سروشتی جوان و دڵگیرە چوار وەرزەکەی سەقاپگیرە بەهار هاوین پاییز زستان شارەکانی گەرمیان و کوێستان لەم وڵاتە هێندە جوانن سیمای سروشت کوردستان هێندە کیژی کوردی تایە بەبێمێنن لەم دنیایە دڵ لە بەردیشکەیاکە گەنج و پیش عاشق کار و دەست و خۆشەویستی لەز بۆ عەشق و ئەوانە ئەگەرێتەوە سەرەوەی کە کوردستان خاوەنی ئەو عەشق و خۆشەویستی بەڵێ من دەستخۆشی لە کتێبخانەی کارێزەکەم کە ئەو ئەکەدەوەیەکان بۆ ڕۆژی دەژنەی شێرشا و ئێمە بەخێراتی کارستانی شەکەم لە وڵاتەوە هاتووەوە شارەکانی کەڕ و ناسکرد هەستێکی جوانی هەیە بەڵام هەتا بچێتە ناو ساڵە هەستەکەم ناسکترێ بێتەوە بەڵام من ئەوەی کە حەزەکەم پێی بڵێم ئەوەیە ئایا لە داهاتووە هیچ شعری تر هەیە بۆی لە چاک بێت و بەرنامەی تازەت هەیە بۆی کە بەرهەمی تازەت بێت دیسان ئەم کارێزەیان گۆڕشتی بۆ بکەیەوە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد ئەتوانم بە پارچە شعرێکە لەناو کتابەکەمان نییە لە بەشی گۆمایە وەڵامی هەر بۆ بە قسەکردنی ئەتوانم ئەگەر بەڵام لەوانەیە کاتەکە کەم بێیانی کاتێوە نەبێتە شارەکەمەوە بەڵام بەڵێ من بە شارەکانی حەمدین بەشی دووەم نزیکەی 100 پارچە شاریترم هەیە ئێستاکە و بەردەوامم و هیوادارم ئەگەر تەمەن بوار بدا و بتوانم لە ماوەیەکی کورتدا بیخەمە بەردەست جگەر لە شارەکانی حەمدین بەشی دووەم سێ پرۆژێکیشی هەیە بە شێوەی جیاواز یەکێکیان کورتە ناوەڕۆکە کورتە ناوەڕۆکی ئەبێتە پەرتووکێک کە نە چیرۆکە و نە پەخشان بەڵام بە دەرخستنی واڵەتە بە دەرخستنی حقیقەتی ژیانە بە شێوەی پەخشان هەروەها وتەکانی خۆشم هەیە و هەروەکو وتم ڕۆمانیش بەشێکە لە هیواکە كاستان شتێکی وتی لە شعرە لەوانەیە مناقەشەکەن بەڵام تێبێ ڕوونکردنەوەکەیە هەر گۆڕێکی فکری یا کۆمەڵایەتیە سیاسی بێ بۆچوونی زۆر ئاڵای زۆر تێبێت
مداخلة زورته لما كانت شهر أثناء الكوريا بسبب والله الكور الشعرية إما وكو جوغري برزنا شيء نبروي وكو خود أمجدنا بيش الشعر كان كاستان هر شاعر كشاعر النسيت وكيفانيت وكو جوغر وقلنا حوز ناشي كوي إما وكو يثبت عموما سيما كي تقريبا 8 نزيه ده هو ديواني كاستان بين دنيا هم ياخذ هو ما يعني حكاته كيف والله موانية بسر يا بروي أنا دروس بيت موانية كاستر نبيني موزار الشكا سرنزكين فماني بيا بين ولا سر شركة أم زور الشعر أنا بو جنز زور باشا كما مستقبل كاستر جنز أما يكشيك مالي لم كوكيا جنز زور بكمي زور بدقمن أما ده بين الكورة چونکە شاعر لێشێکە لەو هەنگاوانی کە هەستی نەتەوانێتی گەنج ئەوژێنێ بۆ ئەوەی خەباتکە لە پێناوی نەتەوەکەی لە پێناوی وڵاتەکەی لە پێناوی سنوورەکەی بۆ کاک نازموتی چونکە گەنج مایەی هەموو شۆڕشە بەڕاستی لەبەرەوە ئێمە کە مداخلەناکەی ئەوە نییە لەوانەیە ینی گوێمان لێ نەگرت بێ یاخود گەریجیمان پێ نەدا بێ نەخێت إذا هم كل شيء شعري كاستار مداخلة زور كنت دائما كل شعرية كتعرف لما زور استرزانية دائما رح نقول أوزعت المداخلة كا يا شاعر مداخلة أنا سمعنا مثلا لو أنا بسألك الناس رزمو هاي تو شعر كان ضمي شعر حر هيجي عمودية ونيا من خلال شعر إكمال فلسطين يعني لما رأوي كذا شيء كورشي شاعرية بس إما يقولوا شجوانا يمكن كزنات وشاعرنا ككورة كان يروا ولا سنشوري شاعر بس كجوجري برا جوجي بينو سودو بخوشينا وشكان بينو وهم نتر خزنة كانوا بروينوا لوانه دو جنز بينين تزيء كان يقولون كاكجان لفلان كورة شاعري شو آخره خوز كتسن جنز يلو وابو جودم شاعرنا كإنسان أكيد لدر الولايات خوي درسيه كدرجة جيدة تعجبونا درجنا كدر الولايات درسيه أو كاته هستكين الجملة بمرزق بيك أرسطو أرسطي ودرس كذا أنا زور جنس زور جات رفيق الثمانية كشوت در الولايات خوي دوران لتسميه كبري سياسي ولا بالكمالاتي ولا بالعيني وخوي دوران والله كأشياء هو كجنا بدي أستطيع خود درس كذا لهوي أدبية ولهوي ثقافية خود درس كذا أم دوريا زور كارجر ولا سر تو لو خود تبدأ 2007 شما يتبص جريجت بشو بالشعر وان كوا مثل أو إنساني كائما تنصاد بيكو فرمانبر بينا ليك شونا بدرسي ما بينا من خون شخصي خون أستناك يعني جناب بمجورة شعر ولا لازم ك لو أنا عندي زور سپاس که قاسم زور دلخوش بوی که ایو شاد موضوعی دعوانی که زور یا برستان یا کاک فاصل یا کاک ناسم براسی دلخوشم بدونی تا لگل همو اوبرزانی که لیره دانشتن بالنسبة بكرتي بالنسبة تويكا شعر كان من أخشان الشاشة كلاسيكية حر تيايا وزن قافية تيايا من هستي خوم دربري أويكا دس بدأت القلم أما قصي مني سيزانة كي بناوما بمدار خون ناوكين بيقول نابي لا رخنا بترسي لا لوشكا سركوت نابي جابي تجار تا أجات أويكا سركوت جارمو حزو خدياكم تيابا بلام أما هستا دربرين هستكاني منها كمن أما ستم جاية خصومة السر كابس يتر يوادارن كا أجر رخنا شبيه رخني بنيات نك هدي نك رخني روحي ناس دسبوشي بعملنا كتم وكورون كردما ما مستعين يعني مثلا أم ديوانيا كسيك يستاهل بسبير صالة لدروي كردستان ديوانيك بزمانكي خويا نوستي لقل آزاركاني ملتكي خويا عشي أم روبا بجستا وكو فيزيكي لاني فيزيكي دوري لكردستان
بەڵام وەکو ویژدان وەکو کەسایەتی هەر لەگەڵ خەمینەتەوەکەی یایەتی یعنی ئەمە بەدڵنیاییەوە خەرجیەکی زۆر کاتێکی زۆری بردۆ بۆی ئەم دیوانە چاپ بکرێت ئەمە جۆرێکە لە پاسەپۆرت جۆرێکە لە ئینتیماکە من هێشتا کوردم هێشتا کوردستانیم ئەمەش پەیامەکانمان اینجا سەبارەت بە خوێندنەوەی کە ئەم شعرە چۆن هەڵەسەنجێنرێت تەبێ داهێنەر هەر دەقێکە تۆ ئەینووسی باخەوانێک تۆ باخێکە بازێنیتەوە تۆ ئەچی بەدڵتە یەکی چکە بەدڵی نییە هەمومان نەچینە باخەکە هەر یەکە ڕەنگە درەختێک گوڵێکمان بەدڵ بێت دەقەوە ئەمە دواتر ڕخنەگەر ڕێی خۆی ئەڵێ هەتا ئێستا گەورە شاعران ناسنەتەوە خەیام مەحمی نالی مەسەن ئەو شاعرە گەورانی مێژووی شێعر و ئەدەبیاتی کوردی هەرسەنگاندنی جۆراوجۆری بۆ کرێت بەڵام کلۆچی بابەتەکە ئەوەیە ئەوە گوزارش لە کەسایەتی خاوەنی دەتەکەکە دەربڕی بیر و بۆچوون و توانای تەکنیکی و زمان و کۆمەڵی لایەنی ترە نازانم بڕیاروا بۆ کۆمنت و مداخلەکەم بێ بەڵام ئێستا مامۆستایان دەستیان بەرز کرد بۆمان دەرەچێ پرسیار وەرگرین مامۆستا وەرگرین مامۆستا مامۆستانێک هاتن لێو جۆڕادەکەین مەسەڵەن وەکۆی کە ڕۆڵەی گەرمانە ئەوە تایبەتمەندی شێوەزاری گەرمانی لە شارەکانی ڕەنگی بداتەوە ڕەنگی بداتەوە بەڵام بەداخۆ من یەک گوشەی گەرمانی نەبین لە شارەکانیان لەسەر بۆ نمونە تۆ شارێکی تازەی مامۆستای من بدۆزیتەوە کەس نەیبیست بێت یەکەم جار بیخوێنەوە بۆمان هەمومان نەزانین ئەم شارە کەسێکی موکریانی بچێت دووەم جار سێم جار بیخوێنەوە بۆمان دەرەکەی هێمنە مەسەڵەن سە کچێکی بەیانی ئالیانی کە خەڵکی سنەیە هەر بە شێوەزاری گەرمان بچێت شارێکیە های لە چۆ ئەمە نەجوان هەمووی بە شێوەزاری گەرمانی بۆیە وایە تۆ ئەو شانەی گەرمیان ئەو شە جوانانەی گەرمیانتیا وایە وی هەم لە فۆتان ڕزگاری بێ هەمیش بزانێ ئەم شارانە کوڕێکی گەرمانی نووسێت هەر ئەوەنە دەست کۆمنت زۆر سپاس ناتوان بڵێم ڕخنەیە بەڵام پێشنیاری ئەنە پێشنیارێکی زۆر بەداخەوە زاراوەکان گرنگی پێ نەدراوە ئەگەر من وەکو خۆم باسم کرد سەرەتا لە ناوەندی بە کوردی خوێندن تا چواری ئامادەی دوای چوومە عەرەبی یعنی ئەو کوردیی کە من ئێستا قسەی پێکەم یا لە ماڵ شەڕ وا قساکە بە نووسینی خوێندنەوە هەر ئەوەیە من بە زاراوەی خوڕمات و کەم جار قساکە ئەوەی کە نووسیمە ئەوە نییە بڵێم تەرکیزم کردبێتە سەر ئەوەی کە بەو شێوەیە بنووسم ناڵێم نازانم ئەزانم لەوانەیە ئەوە ماندووبینێکی بووە تا بگەڕێمەوە سەر زاراوەی گەرمیان و بە زاراوەی گەرمیان شتێک بنووسم خۆشیشە دەستخۆشی پێەکەم ئەوە ئەخەمەوە بیر مامۆستا فەرموو مداخلێکی بەسیطم هەیە دوایەوەی کە یان دەستخۆشیتان هەیە کە مەملەکەت جارەتێن هۆیراکە دەستخۆشی دەستاتی بەڕێزبردنی ئەم کۆڕا چۆن لە ئامادەبووان هەمویان بەخێر بێن سەر چاو حەزم کرد باسی وشەی خەمرین کە نازناوی کاکستارە پرسیارێکی کاک قاسم کاتنا بۆ مەشهەدە چێتا و قام بۆ تقریبا ینی حەمری ژێمە زۆر شەهید وانکار و کارەساتی زۆرمان بەسەر هاتەوە بۆ بۆنەی سنوورەکانی کوردستانەوە کە حەمدینە بەڵام ئەمە مداخلەیەک دوای هەموو قەسیدەیەک ئەوەی کە بعد حکوومەتی کوشتن کۆمەڵکوژی هەمووی بیستا شەڕی ئێمە کورد گەیشتوەتی چی ئاستی یان حەمرین یان عەرەبی یان ئەوەی ئێستاکە هەژماری من زۆر بە ئازار قسەیەکی ئێستاکە من باسی هەستی نەتەوایەتی وەکو کاک قاسم باسی کرد پێویستی بە شۆڕشی هەستی نەتەوایەتی زۆر بەلایەکی براوە کە زۆر لاوازە ئێمەی ئەم تەمەنە لەوانەیە زۆر نەبووە بەڵام گەنجەکانی ئەگەر بێت و بچتە ناو ناخیانەوە لیان بپرسی زۆر جار شتێکی کەم نرختن هەستی نەتەوایەتی لای هەستەیە کە لای ئێمە کاتێک کە پێشمەرگە وازی لە خۆشەویستەکەی خۆی ئەحاڵ لەگەڵدارەکەی خۆی ئەحاڵ خۆیە کردە قوربانی بۆ لەوە گەورەتر کە نیشتیمان بە کلاشێکی دەڕاویان
بەندەرێکی لاستیکی هاتی و جاران پێمانە بوو بە کوتەنانی پێبەق بە منەت خواردن نانێکی بە منەت بیخوات لە ئاوایەکانی دەرمیان هەرچی شوێنێکی کوردستانە خوێنی خۆی لە ناو کاسەیەکە حازر بوو کەوی بەخشی تا ئەم خاپۆشتیمانە فی سەبیلەوەی کە ئێمە وڵاتێکمان هەبێت شوێنێکمان هەبێت بۆ منداڵەکانمان بڕاهاتیانەوە ئازارەکان زۆرن لەوانەیە گە زۆر بەیانەکە گەیشت بەڵام بە کورتی من حەزەکەم شتێک بڵێم ئەوەی کە ئێستا بەدەست هاتووە لە کوردستانە نابێمە بە زۆر کەم سەیری لەوانەیە کەم کورتی هەیە کەم کورتیە لە بەردۆرەشنا بەڵام ئەوەی بەدەست هاتووە کەم نییە ئێستاکەکەەوەی هەیە بۆ کورد بەدەست هاتووە کەم نییە بەڵام بەڕێوەبردننی ئەو کەمە لە شوێنی خۆیدا بە گوێرەی بری کورد ئەو مۆزوعەکە حەملین و گەرمیان و کوێستان و کوردستان هەر کوردستان هیوادارن کە ئەوەی کە ئەم کەمە بەڕێوەبە ئەوەش بخاتە ناو ئەو بەرنامە مامۆستا منیش وەکو کۆمنتێکی بچووک بۆ سەرنجەکەی جەنابێت هەموو نەوەیەک بە شێوەیەکی جیاواز دەکاتەوە تەییدی قسەکەی مامۆستا دەکەم ئەوەی لەدەی هاتووە کەم نییە بە بەڵگەی ئەوەی کە مەسەن تۆ بەر لە 2023 چی دیتوانی کوردی بێرە دابێت ئێستا ئێمە کردومان بەگەڕەکێک ئاڵای کوردستان داناوە هەزاران کتێبی کوردی دانراوە بابەتەکەی جەنابی شت دەکرێت وەکو کۆڕێک مەسەن ئێمە بین گفتوگۆ لەو بارەیەوە بکەین بەس بە دڵنیاییەوە هەر نەوەیەک بەپێی هەرێمەرجی خۆی بیرەکاتەوە مەسەن خەباتی جاران خەباتی چەکداری سیاسی بوو خەباتی ئێستا خەباتی بنیادنان و شەڕی ئابووری و ئامەیە هەمیشە داگیرکەران دژی توانی جاری وا هەیە بە تانک و تۆپە جاری وا هەیە بە باری داراییە شەڕەکە بەردەوامەتە ئەو دەقەی کە ئێمە سنوورێکە چێشیر ئەو شەڕ مەلملانیە بەردەوامە مامۆستا سەید فەرمێ دەقەی بۆ جەنابێت باش من بێ مامۆستا دەست خۆش بێ سەر دراکی شاڕاست ئەو شەڕەی کە خوێنتەوە دوایەوەی خوێندنتەوە کردووە عەریزەدا لەبەری شەعرەکەی و شەعرەکەی طبعا من مامۆستازان من مێژووە نووسمەوە لە بەلای شەعران ناڕۆم بەڵام لە بینی شەعرەکەی تۆ عەریزەت نووسیوە شەعرەکە عوسمان شارباژێری لە حەفتا خوێندوومان یعنی نازانم کار بخۆم پێ بکەنم بگریم نازانم چونکە عوسمان شارباژێری ئەڵێ عەریزەیەک نووسی وەک بەرماڵ هەرچی نەخشە گوتیام کرد و نازانم چی بچوو لەفکر نەباوەن هەرچی درۆ گوتیام نووسیتەوە و چوو بۆ لای مدوری نارەبار و گیر لە دوورەوە بە ڕەنگی سوورەوە وتم ئەفەندی ڕۆژ باش وتی ئەطلع بەڕە های موتێل بەلاش کە زانیم مدیر کورد نییە و حەسەب و متاسام لە جێ خۆم حەفەسام وتم العفو عن ذنبي أفندي ما عرفت أنت عربي نقلت أبي لا دي بيشتغل هاي عمل مو زين خواب كذا بقشتا حتى أخيري تو قليا كي للرنجكا شكاتك كي للرنجكان رنجكان يعني حزبكان بداخله والله ما هو شكاتك على داجر كر آية أو داجر كر بو داجر كري حزبي كلا وردي كي سؤالك بسيارك مع زحمة الزواج زحمتها بس والله داوي بسيارك كأساني أجر والله ما ندري توقينا لا والله ما دموا ناتوان وصفي شاركة وصفة شارباجيري كان جيش بمكة جيش تزانو يعني أول دايجي تنبوا بالدنيا جار ما بستك شيء والله ما مش ما بستك وكتوت حزب كانوا جوازي كنا وكحزبات والله من ناتوان حزب كان بدايجي كان دامي نا أو ناكل أو ناوكل أم حزبنا من خاطر كورة قبل ما كيش عليها يعني اشتكان سر ودا قصي لسركي
لەم دوو حزبەیە چەندەها خەڵکی دڵسۆز و باش و بەوەفا هەیە کە سەیریەوە ناکە، سەیریەوە ڕەنگە ناکە، سەیری کەسەکەکە، سەیری کەسایەتی کەسە، سەیری مستەوایەکە، شەرت نییە وایە، شەرت نییە بەو شێوەیە بێ، بەڵام بەداخەوە ئەوەش هەیە. ئەوەش هەیە اینجا بوونی ئەو کەسانە کە بەو شێوەیە کابرایەتی وەرگری بەرز دانیشتۆ و عەرزەکەی فڕادار ئەبێ بەرپرسەکان بێ بە وەڵامی نەک ئەوانەی کە سەر بە حیزبەکان. ئەمە ناتوانین بە حیزبەکان ناتوانین بڵێین بەرپرسی ئەو کار. خۆی شتەکە مامۆستاجیان دۆخەکە دەگۆڕێت تۆ لەولە کێشت لەگەڵ داگیرکەرەیە لێرە معانات 54 ساڵ فەرقی هەیە. یعنی ئەو شتانە تەبیعین مامۆستا ناچێتە قاڵبی بەراوردە و دەچێتە قاڵبەوەی کە تۆ مرۆڤێکی ئەو کات معاناتت لەگەڵ داگیرکەرە بۆ ئێستا معاناتەکە کەوتۆتە ناوخۆیی بەڵام بەراوردی شەڕ ناکرێت دوو وێنێ جودان دوو حاڵەتی جودان ئەوەی هاوبەشە لە بینیانە معاناتەکەیە تۆ گلەیت هەیە لەوێ گلەیەکت هەیە لێرەش گلەیە جەنابی دکتۆر جێو لە جەناب دەما دەکرێت پرسیارەکەی من زیاتر لەسەر ناوەکەیە کابرا شارەکانی حەمری پێشتر شاعیر هەبوو بە ناوی حەمرینەوە ئەگەر بزانن لە هەولێر بوو هەر خەڵکیان کەرکووکە بوو منم ناسی خۆی ڕەسڵ جار بوو کۆمەڵە شعریش کەم نازانم ئەگە بزانیان حەمری خوای کرد پێش 7 ساڵ کە نازانم ئەم برادەرە بەوە ئەزانەیان نازانێت چونکە شاعیرێک هەبوو بە ناوی حەمری کۆمەڵە شعریشی هەبوو لەوانە خۆ دەوانێت بێتە بیرە طبعا حەمرین گەی کە پێناسەیەکە یاڵێ کە سونیری کوردستانە لەگەڵ عەرەبستانە فەنەمانە کە بۆ هاتووەێ لەڕێ لێ حەمەڕێ شتێکی وایە وگرت نازانم شتێکی وایگەتەوە کە نازانم پێشتر ئەم برادەرەکە ئەم لەقەبێ وەرگرتووە وەرەو زۆرن ئەوانەی کە سێرەکەی لەقەبی عاداکەنەوە مەسەن زامدار کۆمەڵێ زامدار هەیە وانەیە ڕەمەزان زامدار هەیە نازانم کێ زامدار هەیە بەڵامتر پێشتر نازانم برادەرە زانێتی کە ناو هەیە بە ناوی حەمرینەوە نەزانی ئەوە یەکەم جارە بزانم ئەوە یەکەم جار کە بۆی بزانی حەز ئەوە یەکەم جار کە بزانین خاڵ حەمرین شاعیرێکی کورد بۆ خەڵکی ئەگەر کە کورد بێگە هەر ناوچەیەکی تر بێت بۆ من جێشان نازیە و من ئەگەر ناز ناوی خۆم ناوە حەمرین ئەوەش هەر بۆ من شان نازیە هیوادارم دەیان شاعری تریش دروست بن هەموو ناوان بنێن حەمرین بۆەوەی حەمرین هەر بپارێزنێ و دڵنیای بکەنەوە کە حەمرین سنووری کوردستانە ئەگەر بە یەک شاعیرەوەکە دوو شاعیر بۆ من بە گشت قەناعەتێکەوە لە هەموو شوێنێکە ئەوادەمەوە من بۆ نەبۆ ناو نەبۆ پارە ئەمەم نەکردو و ناشێکە مەبەستم پەیاکردنی پارە نەبووە مەبەستم شۆرەتیش نییە نازناوی خۆشم ناوە حەمرین بۆ ئەوە کە پاراستنی ناوی سنووری کوردستان چونکە خۆشم خەڵکی بناوی حەمرین و دووادارم شاعیرانی تریشکە دروست بەردەوامی لەسەر شێوەیە بەردەوامە نا بەردەوامە وەکو وتم حەزەکەم چەنها شاعیرکی چی تایە ئەگەر گەنج و خۆتی تر و هەموو من بەشی کەس ناخۆم من ئەوەی خۆمە شارەکان هەمووی لەوانەیە ئەوەی کە بزانێ ئەمە ئەگەر بێوێ بزانێ ئەزانێ من کێم لێرە نووسیمە ئەگەر بزانێ بێوە خاڵ حەمرێگێ ئەوش ئەزانێ کێ بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی کە ئەگەر بۆ نمونە کەسێکی تر نازناوی حەمرین هەڵبژێریە لەوانەیە بیر لەوە بکاتەوە ئایا من پێم خۆشە یا پێم ناخۆشە بەنسبەت من خۆم پێم خۆشە ئەو خاڵ حەمرینەی کە تۆ باسیەکەی ئەگەر نازانستە ماوە نەماوە لەکوێ حەمدی خوای کردووە باش جێگای باش بێت ئەگەر بزانم لە ژیاندایە پرسم پێکرد ئەگەر ڕازی نەبێ ناوەکە خۆمە بۆسی ئێستا گرن ئەوەیە زانیت ئێستا زانیت دەست مامۆستانی بەڕێز ئێستا هەریەکە دانێکی دیوانەکە ئەگرێتە دەستان هەر کەس ناوی خۆی بنووسێ بۆ ئەوەی میکانیزمەکە زووتر بەڕۆژێت مامۆستا واژۆیەکە بنووسن پێشکەشە بە فلانە کەس مامۆستاش واژۆیەکە فەرموون کتێبەکە دابەشکەن
دوابەرگەمان دوای وەرگرتنی دیوانەکە واژۆکردنی وێنەیەکی یادگاری دەگرین مامۆستا وێنەکە ئێستا بگرین باشە 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 تەواو بەڵێ المرغوبات اللي يعني ما كانش ولا يسوق الكوره يعني بس غير على الجديد الثاني الذي كان ابو عسكر بس ما يفعل على اليوم والله شخصا عن اللي جاسوسي ودي على مكان يعني لا اختيار ومختار الى مزرعتي ليش تكليفي كذا ليه إذا كمان بقول جرب الإنسان وكان استاذ هذه أنا ما بقول جرب أما يستوي أولاد دنيا هو إن تنيجي الدنيا عرب ويشان تقول هاوسلوج والبيكو دي على مكان بعض كان الأسماء اشتفالي دي كلكش عربيا نازل بيتيام كان نبي خوان أم علي زيان بيصير إلى اختيار المختار خليتكم لقد دخل جاءكم وقلكم إلى مزرعتنا فأكل ما أكل من محاصيلنا والله وبالله وتالله لو خاطري اختيار المختار خليتكم نبي لقطعنا من تجوش نوركم وقوانكم وبرخوانكم